سڵاوم کاتتان باش بەخێر بێنەوە بۆ کورد کۆنەکشنی ئەمڕۆمان کە لە کەناڵی NRTشەوە پێشکەشتان دەکرێت لێرە لە واشنگتن کاتژمێر 8 بەیانیە و با سڵاوی من هێرۆ زەنگەنە و هاوکارم ساڵح دمیجەر دەست بە بەرنامەکەمان دەکەین. ئەم دە کورد کۆنەکشنا ئیرۆدا ڕوونی دەدەن سەر گەلێک مژارین گریدای ئەمریکا و هەرێمە و جیهانێ دەناودەژی ڕاکێشانین لە دۆر هەلبژارتنên نێودەمên ئەمریکا گرتنا هەن ئێرانیان لە دۆر عێریشên ئێلکترۆنی لە ئەمریکایە و ڕۆمالەکە تایبەت لە دۆر بەرنامەیە ناڤۆکیە ئێرانێ و هەنمەژارین دنجی. و لە بەرنامێشدا راپۆرتێکمان لەسەر زیادبوونی ئۆپراسیۆنەکانی ئەمریکا لە باکوور و ڕۆژهەڵاتی سووریا پێشکەش دەکەن. دەمەکێدا کۆ ئەمریکی خۆ ئامادە دکن نزیکی دومە هێندن جارێکەدن بچن سەر سندوقên دەنگدانێ پسپۆرên هەلبژارتنان هشداریە لە دۆر ڕەوشە دەموکراسیە ئەمریکی ددن ji ber ku serbixۆیی ya هەلبژارتنان راستی پرسانتێ هەن کاندید لە سەرانسەری وەلێت بە ئاوایەکی vekirî و سەختە jî ئەنجامên سەرکەفتنا سەرۆک بایدن di هەلبژارتنên borî da red dikin û gumanan li sîstema hukmraniyê dikin ji bo agahiyên bêhtir niha hevkara me Ozlemiya Sak bi me re ye dem baş Ozlem agahiyên dawî divê derbarê de li cem te çi ne? بله صالح دما کو تنه هفت هفته مانه جهل بجارتن نیودمیره دو ایواره پشبرکن دناوا پارتیا با دیارکرنا بر اندامان قدیا لی هفدم پسپور بالدکشینن کو فیکار هنه جسر پکانینا هل بجارتنین اوله و قانونیین هشت مجداره ده هر وها سر پیشروجا امریکایی که دموکراتیک ملسر و مجاره راپورت که آماده کریه که ام به هفرا هورگولیین نیقاشن سر و مجاره ببینن ل امریکا هلبژارتنên nîvdemê yên di mijdarê de ev ê ceribandineke be netene bo ku kî wê kontrola hêzê di kongresê de bi dest bixe lê hevdem bo welateke ku ser bingeha demokrasiyê bi kêşeyên ku qet nehatine dîtin re rûbirû Gava ku dîsa çûyîna ser sindoqan her ku diçe nêz dibe hîn jî bi milyonan Amerîkî ji îddia bê bingeh bawer dikin. ku di hilbijartina 2020 de hîle û sextekarî hebû. Malpera lêkolînên dengdanê 538 texmîn dike ku zêdetirê nîvê Amerîkiyan wê di vê mijdarê de ser nebawerkirina encamên hilbijartina 2020 biçin ser sindoqan. Li eyaletên mîna Arizona û Pensilvanya ber endamên komarî yên bo walitiyê bawer nakun ku serketina Serok Biden ya li qesra spî rewa bû. هەلبژارتنên me ji me hatine dizîn. Lê bi dehan biryarên dadgehê îspat dikin ku ev îddia derew û bêbingeh e. Berê hilbijartinên mijdarê Serok Biden jî vê mijarê bo demokratan wek qîrîneke bo yekbûnê û têkoşîna bo demokrasiyê dike rojevê. Demokrasî zîndî nabe eger aliyek bawer bike du encamên helbijartinan hene yan ew serketine yan ew hatine xapandin û komariyên maga îro duê qonaxê dane. Lê komarî ev gotarên Serok Biden qebûl nakin û bi tundî rexne dikin. Çavder balê dikişînin ku beriya ku Amerîka biçin ser sindoqan nîqaşên gelo wê Amerîkî ew ê di hilbijartina mijdarê de bi azadî û evlêkarî bikaribin dengê xwe bidin berdewam dikin. Özlem Yasak, Dengê Amerîka, Washington. Salih wekî ku me temaşê jî kir pispor û çavderên siyasî dibêjin ku eger ev pêvajoya bi vî rengî biçe ew ê encamên hilbijartinên mijdarê bandorek xurt li ser hilbijartinên serokatiya Amerîkaya di 2024 da bike û nîqaş û xemên li ser demokrasiya Amerîka jî bikeve qonaxekî pir xeterdir. Gelek spas bûde jî.
لنزی گراهم سناتۆری کۆماریەکان پرۆژە یاسایەکی پێشکەش کرد و داوای قەدەغەکردنی لەباربردنی منداڵ لە سەرانسەری وڵاتەکەدا دەکات. لە پرۆژە یاساکەدا لەباربردنی منداڵ لە دوای 15 هەفتەیی دووگیانی قەدەغە دەکات جگە لە حاڵەتەکانی دەستدرێژی سێکسی، پەیوەندی خێزانی یان مەترسی لەسەر تەندروستی جەستەی دایکەکە نەبێت. پێشکەشکردنی ئەم پرۆژە یاسایە هاوکاتە لەگەڵ چڕبوونەوەی هەڵمەتەکانی هەڵبژاردن لە ئەمریکادا. دیموکراتەکانی ئەنجومەنی نوێنەران سەبارەت بە پرۆژە یاسا پێشنیازکراوەکە بۆ ڕۆژنامەوانان قسەیان کرد. نوێنەری کالیفۆرنیا پیت ئاگیولار وتی زۆرینەی ئەمریکایەکان پشتگیری لەو جۆرە یاسا توندڕەوانە ناکەن. ئەو گوتیشی بەشێکی زۆری ئەم ئەندامانە پشتگیری لەم سیاسەتە توندڕەوانە دەکەن کە لەگەڵ ئاستی خەڵکی ئەمریکادا ناگونجێت. لەمەڕ تەندروستی ژنان و مافی لەباربردن، دەستڕاگەیشتنی ژنان بۆ لەباربردنی سەلامەت و لەسەر سەلامەتی چەکیش. لە هەمان کاتیشدا کاترین کلارکی دیموکرات نوێنەری کناری کرد نیگەرانی لەمەڕ مافەکانی ژنان دەربڕی. سێناتۆرên ئەمریکی لنزی گراهام و ریچارد بلومنتھل پرۆژە بریارێکە پێشنیار کرد و رووسیا وەکو دەولەتێکە پشتگیرە تەرۆرێ دەستنیشان بکە ji بۆ بەردەوامیە شەڕێ wê lê Ukraynayê. Ev yek tê piştî hewildanên dinên têkçûyên Kongresê ku projebiryara destnîşankirinê bi alîkariyên bereyên leşkerî û miroviyên Amerîka ji Ukraynayê ra werin girêdan. Blumenthal Demokratê Wilayeta Connecticut û Graham Komariyê Wilayeta Carolina Başûr beşek ji şandiyên Kongresê bûn ku di dema şer de serdana Ukraynayê kirin di nav de jî bajarên wekû Buça û Kiev hêzên Rûsî hefteya borî ji bajarên ku şer ew wêran kirine derketin dema ku leşkerên Kievê pêşdeçûneke ji nişka bi dest xist û beşên mezin ji xaka li bakurê Rojhilatê Ukraynayê li herêma Xarkîvê vegerand. Rûsya ku rûberûyî cezayên aborî û kêmbûna çavkaniyên leşkerî dibe berê xwe dide Îranê wekû hevkar û dabînkera serekeya çekan. Îran yek ji wan çar welatan e ku ji aliyê Wezareta Derveyê Amerîka ve wekû piştevanên terorê hatine destnîşankirin. Di listeyê de Kuba, Koriya Bakur û Sûriye jî cih digirin. کۆمیتەی یاسایشی نیشتیمانی سینات دانیشتنێکی بۆ تاوتوێکردنی هەڕەشەکانی تۆڕە کۆمەڵایەتەکان بۆ سەر ئاسایشی نیشتیمانی ئەنجامدا. ڤنێسا پاپیان لە ئۆفیسی بەڕێوەبرایەتی تیکتۆک بەرگری لا وەڵامدانەوەی کۆمپانیاکەی کرد دژ بەو دەنگۆیانەی لەلایەن بەزفید بڵاو کراونەتەوە گوایە ڕێگە دەدات چین دەستی ڕابگات بە زانیاریەکانی بەکارهێنەر لەو پلاتفۆرمەدا. گاواهیدانەکەی ڕۆژێک پاش ئەو راپۆرتە بوو کە لەلایەن نیوزگارد نێوەندێک بۆ چاودێریکردنی سکاڵا ساختەکانی ئینتەرنێت بڵاوکرابەوە. گەڕان بە دوای زانیاری سەبارەت بە بابەتەکانی هەواڵی دیار لە تیکتۆکدا ئەگەری زۆرە ئەنجامێک دەربکەوێت کە پڕ بن لە زانیاری هەڵا. بەڕێوەبرایەتی مێتا، یوتیوب و تویتەریش گوتیان پلاتفۆرمەکانیان کار دەکەن بۆ نەهێشتنی زانیاری هەڵە و پۆستەکانی گروپە توندڕەوەکان. هەڵاوسانی دارایی زیاتر لەوەی کە زۆرێک لە ئەمریکایەکان تا ئێستا هەستیان پێکردووە زیاتر لەوەی کە ئەمریکایەکان تا ئێستا هەستیان پێکردووە لە کاتێکیشدا نرخی خۆراک و کرێ و تێچووی خزمەتگوزاریەکان ژیانی خێزانەکانی لە ئەمریکا سەخت کردووە. لە نێو ئەم فشارانەشدا کۆماریەکان هەوڵیان داوە هەڵاوسان بکەن بە پرسێکی سەرەکی لە هەڵبژاردنەکانی مدتێرمدا. دابەزینی نرخی نەوت و بنزین هەڵاوسانی ئەمریکایی بۆ دوێمینمان لەسەر یەک لەمانی هەشتەوە خاو کردوتەوە. بەڵام زۆربەی نرخەکانی دیکەی پەیوەست بە ئابووریەوە بەردەوام بەڵگەکانی زیاد کردووە کە هەڵاوسان وەک بارگرانیەکی قورس بۆ خێزانە ئەمریکیەکان دەمێنێتەوە. ئابووری ناسان بەنیازن بە دوواداچوون بۆ نرخە سەرەکیەکان بکەن بۆ ئەوی ڕوونتر بزانن کە هەڵاوسان بەرەو کوێ دەڕوات. کرێی خانوو گرفتێکی گەورەیە لێرەدا. جاران کرێمان کەمتر بوو، ئێستا لە 800 یان زیاتر زیادی کردووە، لە 20% بەرز بۆتەوە، لە 600 بۆ 800 واتە $200 زیاترە. ئەو بەرزبوونەوەیکی لە ڕادەبەدەرە. نرخی شتومەک و خۆراک بۆ کڕیاران بە بەراورد بە ساڵی پێشووتر بە ڕێژەی لە 108 پنسێ بەرز بۆتەوە، زۆر لە چاوەڕوانیەکان زیاتر بووە. مەترسی تەنگەشەی ئابووری زیاتر کردووە. نرخی خۆراک بەرز بۆتەوە، بۆیە من کاریگەری بۆ نمونە دەبینم لەسەر پەتاتە و کارەبا، هەروەها گاز و بنزین بە هەماشەوە بەرزبوونەتەوە. دایکم 1-2 ڕۆژ لەمە بەر تەلەفۆنی بۆ کردم و پێیوتم کە نرخی تێچووی شتومەکەەکانی لەم ساڵدا بە شێوەیەکی بەرچاو بەرز بۆتەوە.
حکوومەتی ئەمریکاش ڕۆژ سێشەمە ڕایگەیاند بەهۆی بەرزبوونەوەی کرێخان و چاودێری پزیشکی نرخی ئۆتۆمبیلی نوێ نرخی شتومەکی سەرەکی بە لە سەدا 6 پنسێ لە سەرەتای ساڵەوە تامانی 8 زیادی کردووە. هەندێک جار زۆر گرانە دەرەقەتی ناییت خەڵکیش دەڵێن دەبێت متمانم بە خوددا هەبێت با بزانم چی ڕوودەدات و دەست هەڵەگرن لە بریەوەی هەوڵ بدەن خەبات بۆ گۆڕینی بکەن بەڵام بەڕاستی سەختە بۆ نمونە من نزیکە 1-2 مانگ لەمەوبەر چوومە لای پزیشکی ددان بۆ دەرهێنانی ددانم $150 بوو پێشتر تەنها $50 بوو کەواتە هەموو شتێک تەنانەت کاتێک ئێستانان دەخۆیت ئەو ژەمەی ئێوارە و بەیانی کە دەیخۆی دڵنیانیت بۆ ڕۆژی دواتر هەبێت نازانیت ئەو پارەیە تا ژەمی نیوەڕۆ بەشت دەکات یاخودنا نامەوێت ڕەشبین بم بەڵام بۆ من و هەموو کەسێکی تریش سەخت بووە. لەگەڵ ئەو بەرزبوونەوەی بەرچاوەدا هەندێک کەس توانیویانە لەگەڵ ئەم ڕەوشە خۆیان بگونجێنن. من بەگشتی کرارێکی زیرەکەم هەوڵ دەدەم لێرە و لەبێت لە چوارچێوەی بجێ خۆمدا مەسرف بکەم من هەرگیز ناچمە دەرەوەی تواناکانم بۆیە باشم و هەڵاوسان لە ڕاستیدا بێزارم ناکات تێدەگەم هەندێک کەس کاریگەریان لەسەرا من یەکێک نیم لەوانە من ئەوەی کە دەبێت بیکەم دەیکەم بە ژیری بودجێ پارەکەم دەکەم بەڵام بۆ هەندێک کەسی تێروانیە. لە ئێستادا کڕینی خۆراک زۆر گران بووە بۆ ئەو کەسانەی کە توانای کڕینی خواردنیان نییە. بەڵام نرخی گاڵۆنێک بنزین بۆ $3.71 دابەزیوە کە لە ناوڕاستی مانی 6دا کەمێک سەروی $5 بووە. بەڵێ نرخی بنزین دابەزیوە بەڵام بە بەراورد بە 2 ساڵ لەمەوبەر هێشتا زۆر بەرزە. بەرزکردنەوەی زیاتری ڕێژەی قازاجی بانقی ناوەندی ئەمریکا دەتوانێت گەشەکردنەکە ئەوەندەی تر لاواز بکات کە ئابووری بەرەو تەنگەشە پاڵپێوە بنێت. هەڵاوسانیش زۆر زیاترێک بۆ لەوەی کە زۆرێک لە ئەمریکیەکان تاکو ئیستا ئەزمونیان کردووە. ئەمەش پارەی خواردن و کرێ و تێچوونی خزمەتگوزاریەکانی خێزانەکان و تێچووی دیکەی زیاد کردووە. سەرڕای گەشەی بەهێزی کار و کەمی بێکاری بێهیوایی لەبارەی ئابووریەوە زیاتر کردوتەوە. کۆماریەکان هەوڵیان داوا لە هەڵبژاردننی میتێرمی کۆنگرسدا هەڵاوسان بکەنە پرسێکی سەرەکی. ئەوان پاکێجی هاندانی سەرۆک جۆ بایدن بە بڕی $1.9 تریلیۆن کە ساڵی ڕابردوو تێپەڕی بوو بە هۆکاری بەشێکی زۆری ئەو زیادکردنە دەزانن. زۆرێک لە ئابووری ناسان بە گشتی هاوڕان هەچەندێک کە دەڵێن کە زیابوونی بەرچاوی موچە و داگیرکردنی ئۆکرانیا لەلایەن رووسیاوە هۆکاری سەرەکین بۆ ڕوودانی هەڵاوسان. شایان پاشا دەنی ئەمریکا واشنگتن. سەرۆکی ئەمریکا جۆ بایدن حەزکەرێ ئۆتۆمبیلان بە کۆرڤێتا خۆیە کەڤنار دە سەردانا ڕۆژە چارشەمێداج بۆ پێشانگەها ئۆتۆمبیلان یا دێترۆیتا میشیگنێ هەوڵدانین ڕێڤەبەریە خۆیە یەن پێشڤەبرنا ئۆتۆمبیلên ئەلکتریکی نیشاندان. بایدن $900 ملیۆن ژێرخانەیان ئەرێکردن ji بۆ çêkirina şarjgehên ئۆتۆمبیلên ئەلکتریکی لە سەرانسەری 53,000 میلên riyên sereke li 35 wilayetan yasaya jêrxaneyan ya Bidena 2021 di nav 5 salan de $5 milyar peyda dike ku alîkariya wilayetan bike ku toreke îstgehên şarjkirina otomobîlên elektrîkî ava bikin. Biden çû pêşangeha otomobîlan ya navnetewiya Amerîka Bakur da ku yasaya nû ya keş û hewayê û bac û bîma tenduristiyê ku ji bo kirîna otomobîlên elektrîkê kêmkirina bacan pêşkêş dike veke. Serok spasiya Yekîtiya Karkerên Otomobîlan û Sandîkayên din kir ku wan di sala 2020 da piştgiriya wî kiribûn. Wî nîşan da ku rêveberiya wî çawa xebitiye da peymanên sandîkayan ji bo projeyên mezin pêş bixe û karkerên sandîkayan wekû karkerên welêt yên herî jîhatî binav kirin. Dengê Emerîka Cavkaniyeka pêbaweriyan û çaw agahiyan. Birêya malper û platformên mîdya civakiya dengê Emerîka bala xwe bidin pêzanîn û nûçeyên cîhanê. Wezareta Dadeya Amerîka îro çarşemê got ku sê welatiyên Îranî li Amerîka bi êrişên elektronî hatine tawanbarkirin ku kompaniyên
الکتریک حکومت نخوجهی و کارسازی بچوک و ریخستن دن کرنا آرمانج گمانبار به هاکرین هاتن تاوانبار کرن که به صدان سازی امریکا و سرانسری جهان کرنا آرمانج شفره کرن و دزینا داتایان جه تورن وان دزگهان و گفخوارنا که دیوان بلاف بکن آنجی شفره بهیلن حتی که فدیهیان ورگرن. وزارت گوت که هن دهن روشانده قربانیان او فدیه دانه. ریوبریا بایدن هول دا که بده دو هاکران که امریکا کرنا آرمانج و پر جارانجی جالی دجمنا و هاتنا پاراستن کمک هاکر که بنگه هوان لروسیا سالا بوری به انجام دانه ایریشک الکترونی لسر خطا بوریا کولونیال یا جورجیا که هنارده کرنا گازه لقراغ روجهلاتا امریکا قد کر هات تاوانبار کرن. بر پرسکی پای بلنده وزارت داده که جروجناموان را گوت تی باور کرن که اف هاکر نل سر ناو حکومت ایران لجبو برجواندی خواه دارایی افکار کرنه و هنجی قربانی وان ایرانینه. بر پرسان گوت که اف چالاکی تاوی کج آلی حکومت ایران و نای ریو برنجی لی رژیم دستوری دده هاکران که به جزا کرن کار بکن. هەڵمەتەکانی هەڵبژاردننی مترم لە ئەمریکا هەتادێت چرتت دەبێتەوە دیموکراتەکان هەوڵێکی زۆر دەدەرت زۆرینەی خۆیان بهێڵنەوە و کۆمارەکانیش بابەتی ئابووری دەکەن بە خاڵی سەرەکی هەڵمەتەکانیان تا پشتیوانی زۆربەی خێزانە ئەمریکایەکان بەدەست بهێنن لە کاتێکدا هەڵاوسانی دارایی تەنگی پێ هەڵچنیون. هەندێک لە شیکەرەوە ئاماژە بەوە دەکەن تەنانەت پەلەپەلی بەڕێوەبەرایەتەکەی بایدن بۆ زیندووکردنەوەی ڕێککەوتنی ناوکی یان بەرجام بۆ مەبەستە بوو وەک هەنگاوێکی تری دیموکراتەکان بیخاتە بەردەم دەنگدەران. بەڵام ئایا ئەمە کاریگەری دەبێت بەسەر دەنگدەری ئەمریکایەوە؟ بۆ تاوتوێکردنی ئەم بابەتە دەچینە لای ناسر باباخانی مامۆستای زانکۆ و شیکەرەوەی سیاسی. بەڕێز باباخانی سەرەتا سپاس بۆ کاتەکەت. دەکرێت پێمان بڵێ لە ئێستادا خەڵکی ئەمریکا یعنی خاڵی سەرەکی بۆ دەنگدەری ئەمریکی چییە لەم هەڵبژاردنانی متێرمدا؟ ئەو کاتتان باش ئەوی ڕاستی بێ پێم وایە ئەگەر زۆر بەپەلە بەسەر ئەم باسەدا بە حکمیەوەی کە کاتەکەمان ڕەنگە بە شێوەی نەکا زۆری لەسەر هەڵوێستە بگرین ئەوەیە کە ئێستا لە ئەمریکا دوو بڵین ئاراستەی جیاواسەیە لەلایەن دموکراتەکان و کۆماریەکانەوە. یەکێکیان کە لە یەک ساڵ لەمەوبەرەوە لە کاتی هەڵبژاردنە نێوخۆیەکانی با بڵین نێوخۆیەکانی حیزبەکانی پارتیەکانی کۆماری و دموکراتدا لەوێ دیاردەیەک ساز بوو بە نێوی ریفراندۆم بۆ ترامپ. یعنی پێیان وا بوو ئەم هەڵبژاردنانەی کە لە نێو پارتی کۆماریدا دەکرێت بە جۆرێک لە جۆرەکان ریفراندۆمێکە بۆ ترامپ و سەرسۆڕهێنەر ئەوەیە بە پێی ئاداتاکانی ئەکۆنۆمیست 86.2 باسییان لەوە کرد کە ئەو بربژێرانەی کە ترامپ پشتگیری لێکردبوون ئەوان ئێستا دیاری دەکرێن بۆ ئەوەی کە ڕێکەبەرایەتی لەگەڵ دیموکراتەکان بکەن. لەلایەکی دیکەوە هەر 4 ڕۆژەوە پێش بایدن لە وتارێکدا باسی لەوە کرد بە پێچەوانەی با بڵێن بۆ چوونی کۆماریەکان کە ئەم هەڵبژاردنیان وەک ڕێفراندۆمێک بۆ ترامپ ناوزەت کرد بوو ئەو باسی لەوە کرد کەمە هەڵبژاردنانە ڕێفراندۆمێکە بۆ دیموکراسی و بە توندی هەڕەشەی کردە سەر ترامپ و کۆماریەکان وتی ئەگەر بێت و ئێمە سەنێت و کۆنگرێز دەدەست بدەین 2 ساڵی زۆر دژوارمان لە پێشدایە و تەنانەت دەستەواژەیەکی بۆ ترامپی دەکات کرد کە زۆرم بەلاوە سەرنجڕاکێش و لە هەمان کاتیدا سەیر بوو پێی کرد the last guy ئەم دوایین کابرایە. بۆیە ئەوەی کە ئێستا خەڵک سەیری دەکا لە ڕوانگەی منەوە بە جۆرێک کە ویلایەنەکە باسییان کردو دەکرێت بڵێن بە ریفراندۆم سیر دەکات هەرچەند دەکرێت ئاماژە بۆی بکەین کە بۆ خەڵک بەپێی ئەو ئامارانەی کە لە گۆڕەدای گرفتی ئابووری و کێشەی داهات یەکێک لە هەر سەرەکی ترین پرسەکانە بەدوای ئەوانەیدا پرسی کۆچ و تاوانکاری و جنایەت و ژینگە و لە باربردنی کۆرپە و ئەمانە. بەڵام ئەوەی کە ئێستا ئێوەش لە ڕپۆرتاژەکەتان ئاماژەتان پێکردا کێشەی سەرەکی بۆ خەڵکی ئەمریکا کێشەی ئابووری و هەڵاوسانە. بەڵێ کاک ناسر دەمەوێت تیش بخەمە سەر ئەوەی ئێمە وەکو جەنابیشت ئاماژت پێکرد بەشێک لەو کۆماریانی کە لە هەڵبژاردنە ناوخۆیەکانی کۆماریدا سەرکەوتنیان بەدەست هێناوە یعنی زۆربەیان ئەوانن کە ترامپ پشتیوانیان لێ دەکرد. کەواتە تۆ پێت وایە ئەو با بڵێن لێکۆڵینەوانەی کە ئێستا ئەکرێت ویا ئەو بەڵگانەی کە لە ماڵەکەی ترامپدا دەستی بەسەر داگیرا لەلایەن FBI ەوە هیچ کاریگەریەکی هەبێت بەسەر دەنگدەری ئەمریکاوە؟
ترامپ دیاردەیەکی زۆر سەیر و سەرسۆخێنەرە ئەوانەی کە دژایەتی دەکەن ئەگەر ترامپ هەرچێکی بۆ ئەم وڵاتە بکە هەر دژایەتی دەکەن و ئەوانەی کە بەڕاستی باوەڕیان پێیەتی تا ئەو ئاستەی کە دروشمێک لەسەر با بڵێن جلوبەرگەکانیان گەدەنووسن کە دەڵێن با بڵێن خوامان مەسیح و سەر و کۆمارمان ترامپە بەو شێوەیە دەڕوان بۆیە ئەم پێم وایە ناتوانێت کاریگەرێکی ئەو تۆی هەبێت تەنانەت ئەگەر بەحسەکە لەسەر ئەو بێ بۆ هەڵبژاردنەکانی 2024 بۆ بربەست سازکەن بۆ ئەوەی کە ترامپ خۆی بەربژێر بکە بۆ سەر و کۆماری. بەڵێ پێشەوەی بێمە سەر بابەتی ئێران لە هەڵبژاردنەکانی ئەمریکادا دەمەوێت ئەو پرسیارە بکەم بەڕای تۆ ئایا دیموکراتەکان ئەتوانن زۆرینەی خۆیان بهێڵنەوە لە ئەنجومەنی نوێنەران و هەروەها لە سینات هەر هیچ نەبێ لە دەستیان نەچێ هیچ کورسیەک؟ بە باوەڕی من ئەوە ڕوودەدا هەر لەو ریپۆرتەی ئێکۆنۆمیستدا ئاماژە بەوە کراوە کە ئەو بەحسێکی مێژوویە دەڵێن لە ساڵی 1862 یعنی ڕێک 160 ساڵ لەمەوبەر بۆ میتەرمەکان 40 دانە هەڵبژاردن کراوە کە لە 36یاندا حیزبی دەسەڵاتدار کورسەکانی لەدەستداوە لە 2010 ئۆباما 61 کورسی لەدەستدا ترامپ 41 کورسی لەدەستدا و هەروەها کلینتۆن و ڕێگان و ئەمە بەم شێوەیە بۆیە ئەمە بەگراوندە مێژەی سیر بکەین ئەمە ڕوودەدا بەڵام لەلایەکی دیکەوە تۆ سیر بکە هەر ئەم ڕاپرسیەکەی ڕۆیتەرز و ئیپسۆس کە باز لەوەی دەکەن کە ئاستی ڕەزامەندی لە بایدن گەیشتۆتە 38%. ئەمە کەمترین ڕێژەیە کە سەرۆکۆمارێک لەو ماوەی سەرۆکایەتیدا دەتوانێت هەیبێ لەلایەکی کەژۆ هەر بۆ خۆشتان ئاماژەتان پێکرد پرسی هەڵاوسانە و هەروەها دەوری ترامپ و ئەم هەڵبژاردنانەیە من پێم وایە دەکرێت ئەڵبەتە دوای لە پرسیارەکەی دواییدا بینە سەر سیاسەتی دەرەوە بە تایبەتی سەبارەت بە ئێران بەڵام ئەوەی کە ئەمن دەیبینم و تەنانەت نیویۆرک تایمز دەڵێ 60% دیموکراتەکان بۆ ساڵی 2024 خوازیاری ئەوە نین کە بایدن سەر لەنوێ خۆی کاندیدا بکە بۆ سەرۆکۆماری بۆیە ئەمن پێم وایە بەڵێ لانی کەم کۆماریەکان کۆنگرێس و دەستێنەوە دیموکراتەکان دەیدۆڕێن. بەڵێ کاک ناسر لە بیرمان نەچێ یان لە ماوەی ڕابردوودا چەند هەفتەیەک لەمە و پێشباز لەوە ئەکرا کە ئێران و ئەمریکا ینی وا هەر خەریکن ڕێککەوتنەکە مۆر بکەن و بۆ بژانەوەی با بڵین بەرجام بەڵام ئەمە ڕووی نەدا و جارێکی تر دواکەوتەوە جا لەسەر ئەمە دوو ڕاهەیە هەندێک ئەڵێن ئەگەر هەڵبژاردنەکانی میتەرم لە ئارادا نەبووە لەوانەیە دیموکراتەکان لە بەردانواندنیان بکرد بە زیاتر بەڕێوەبەرایەتی بایدن هەندێکیش دەڵێن بەڕێوەبەرایەتی بایدن پەلەپەلی دەکرد تا ئەم ڕێککەوتنە بکات بەڵام بۆ ئەوی بەکاری بێنێ بۆ بەدەستێنانی دەنگی زیاتر جا تۆ پێ وایە دەنگدەری ئەمریکا ئەمەیان بەلاوە گرنگ بوو؟ ئەوەی ڕاستی بێ ئەگەر بڵم بە شێوەیەکی ڕێژەی بڵم دەنگدەری ئەمریکی ئەم چەمکەی زۆر بۆ گرینگە بە باوەڕی من ناچون بە خۆت دەزانی کە سیاسەتی دەروەی ئەم وڵاتە زۆر کارتێکەرێکی ئەو تۆی نابن مەگەر چۆن بێ یعنی با بڵێن شەڕێکی ماڵوێران کرد وەک شەڕی وێتنام لە گۆڕێدا بێ کە بتوانێت شوێندانەر بێت لەسەر خەڵکی ئەمریکی دەنا ئەم جۆرە پرسانە گرنگترین پرس بۆ خەڵک کێشەنی خۆیەکانی ئەم وڵاتەیە بەڵام لە کولێتی خۆیدا دیموکراتەکان ئەمەیان کردبوو بە جۆرێک لە جۆرەکان کە پیان وابوو کە ئیدارەی بایدن دەیهەوێ بە هەر شکل و بە هەر لەونێک بێ ئەم ڕێککەوتنامەیە جێبەجێ بکە بەدانی دوایین لەو هاتوچەی پیپۆنگەی کە ئەمریکا وڵامی دەناردەوە ئێران وڵامی دەناردەوە داواکاریەکانی ئێران ئەوەندە قورس بوون کە ئەمریکا ناچار بوو پاشگەز بێتەوە بیخاتە دوای هەڵبژاردنەکانی ئەمریکا و ئەوشمان لە کەوانەیدا لەبیر نەچێت کە هەڵبژاردنەکانی ئیسرائیلیش بۆ ئەم مەسئلەیە زۆر گرنگن بۆیە ئێستا ڕەنگە ئیدارەی بایدن پێی وابێ کە دوای بابڵێ هەڵبژاردنەکان و تەنانەت هەڵبژاردنەکانی ئیسرائیل پشوویەکی بێتەوە بەرەخۆ و ئەو کاتێکی بەکات دەسوباڵێکی کراوەوە بڕوان چون ئەگەر ئەم ڕێککەوتنامەیە بەپێ ئەو مەرجانەی کە ئێران بەسەر ئەمریکایدا داسەپاند و وەک لابردنی سپای پاسداران وەک دانی گەرانتی بۆ ئەوەی کە جارێکی دیکە دەوڵەتەکانی ئەمریکا لە بەرجامنیانە دەرێ و هەندێک شەرتی دیکە کە ڕەنگە مەجال نەبێ باسییان بکەین زۆر دژوار بوو بۆیە پێم وایە بایدن پیان خۆش بوو لەم کاتەدا کە ئەم توێژانە فریز بکرێت و بکرێتەوە دوای هەڵبژاردنەکە کەواتە تۆ پێ وایە ئەگەر بکەوێتە دوای هەڵبژاردنەکە ئەمریکا بە مەرجەکانی ئێران قایل دەبێت؟ ئەوە دەگەڕێتەوە سەر زۆر بارودۆخی با بڵێن نێونەتەوەی تەنانەت شەڕی ئوکراینە تاسی دادن هەر وەک دەزانی ئێستا هەوساری کۆماری ئیسلامی بەدەست رووسایە یعنی ئەگەر رووسیا شەڕی ئوکراینیان نەبایە و ئەگەر رووسیا پێمن بایە بەوەی چونکە ئێران بە خۆتان دەزانن ئێستا بەپێ ئەم شێوازی هەڵسوکەوتەی ئێران و رووسیا بە تەواوی هەوساری ئەم وڵاتە کەوتۆتە دەست ئەوانەوە و هەندێک پرسی ناوخۆی ئێران ئێستا دەنگۆی ئەوەی هەیە کە خامنەی لە جانەڵڵادایە
ئەمانە هەموو کارێکەکەریان دەبێت بەڵام بەگشتی ئەم پێم وایە کە ئیدارەی بایدن بەرامبەر بە کۆماری ئیسلامی نەرمی دەنوێنێ و لە هەمان کاتیشدا ئێران پێم دەبێت بە مەرجەکانی ئەمریکا و ئەوروپا و بەرجام سەر دەگرێت. بەڵێ ناسر باباخانی مامۆستای زانکۆ شیکەرەوەی سیاسی لە ڤیرجینیا سپاس بۆ کاتەکەت. سپاس بۆ ئێوەش. ئازیزان گوێمان لە بۆچوونەکانی بەڕێز بابەخانی بوو لەسەر ئێران لە هەڵبژاردنەکانی ئەمریکادا. ئێستاش دەچینە بڕگەی بەرنامەی لەگەڵ ڕووداوەکاندا کە بەڵێن ساڵح دیش دەخاتە سەر ڕێککەوتنی ناوکی ئێران لە ڕوانگەی ئەوروپایەکانەوە. خۆش هاتنەوە بۆ لەگەڵ ڕووداوەکاندا پێدەچێت لەگەڵ هەر نزیک بوونەوەیەکدا بۆ ڕێککەوتن لەگەڵ کۆماری ئیسلامی ئێراندا ئاڵۆزی و ئاستەنگی نوێژ بێنە ئاراوە. کۆبوونەوەکانی ڤێننا پڕن لە هەڵکشان و داکشان وەک یاری ماروپەیژەی لێ هاتووە. ئەوروپاییەکان پێشتر هەر زۆر گەشتبین بوون، بەڵام ئێستا دەڵێن دڵنیان نین لەوەی ڕێککەوتن دەکرێت یان نا. جا ئەوەی من دەیکەم بریتیە لە ڕاوێژکردن لەگەڵ بەشدارانی تری ڕێککەوتنە ناوەکیەکەدا و بە تایبەتیش ئەمریکا، چونکە ئەوە داوایەکە کە ئەمریکا وابەستە ببێتەوە. ئەڵبەت هەر ئەمریکانە. جا بەداخەوە دەڵێم لە ئێستادا کەمتر دڵنیاییم هەیە بە بەراورد لەگەڵ پێشووتردا. ئێران لە ڕوانگەی کێشەکانیەوە لەگەڵ کۆمەڵگەی نێونەتەوەی و هەروەهاش لەگەڵ دەستگای نێونەتەوەی وزەی ئەتۆمی وەکار هیچ نەبێ بەشێک لە ئەوروپاییەکان دەڵێن هۆکارە بۆ ئەوەی کە تاران نەیەوێ بگاتە ڕێکەوتن. ئێران ئامادەی بۆ هاوکاریکردن لەگەڵ دەستگای نوێنەتەوەیی وزەی ئۆتۆمیدا بۆ ڕاستکردنەوەی زانیاری و وێناکردنە هەڵەکەی بەرنامە ئاشتیانە ناوکیەکەی کۆماری ئیسلامی ئیران. ئێمە جەخت دەکەینەوە هاوکاریەکانمان لەگەڵ دەستگای ناوبراودە لە هەردوو ڕوانگەی مافەکانمان و وەبەستەیەکانی کۆماری ئیسلامی ئیرانەوە دەبن، وەک چۆن دەستگای نێونەتەوەیی وزەی ئۆتۆمی وابەستەیی و مافی هەیە. بەپێی لێدوانەکانی کاربەدەستانی ئەوروپایی دەشێت لە چاوەڕوانی زستانێکی قورس و پڕ لە ئاڵنگاریدا بن ئەگەر هاتوو مۆسکۆ سوتەمەنی ببڕێ لە ئەوروپا. هەر بۆیە پێشتر دەگوترا ئەوروپاییەکان بە پەلەن تا ڕێککەوتنە ناوچەکەی ساڵی 2015 زیندوو بکرێتەوە. بەڵام ئایا نوتی ئێران ئەوروپاییەکان لە قەیران ڕزگار دەکا؟ بەم پرسیارەوە دەچمە لای مادح ئەحمەدی چاودێری سیاسی. کاگ مادح سەرەتا زۆر سپاس بۆ ئامادەبوونت. پێشتر ئەوروپاییەکان زۆر گەشتبین بوون بۆی کە بە زووی دەگەنە ڕێکەوتنی بەرجامیا ڕێکەوتنی ناوچی لەگەڵ ئێرانیەکاندا، بەڵام ئێستا ئەو گەشتبینیە بەو ئەندازەیی پێشوو نەماوە. بۆچی؟ ئەو کاتەی جەناب چبینەرانی بەڕێز باش کاک دەڵێن کەچەند ئەوەی کە دەیبینین لە ماوەی چەند مانگی ڕابردووە بەرپرسی سیاسەتی دەرەوەی پێچی ئەوروپا بە هەمان شێوەی جەنابەت کە باست کرد گەشتبین بوو بەوەی کە بە زووی بگەنە ڕێککەوتنێک بۆ بەرجام زیندوو بکەنەوە. بەڵام ئەوەی کە لەم دوایانە گوێمان لێ دەبێت پێچەوانەی ئەوەیە ئومێدێتی هەر چەنەوڕێ لەلایەن ئێرانەوە لە دیکە پێشی وەزارەتی دەرەوەی ئێران ڕایگەیان کە ئەوان هیوایان بەوە هەیە کە بەهەرحاڵ دانوستانەکان بگاتە نەتیجەیەک و بەرجام زیندوو بێتەوە. بەڵام ئەوەی کە ئێمە دەیبینین بە تایبەتی ئەو بەیاننامەیە کە چەند ڕۆژ پێش وڵاتانی ئەڵمان و فەرانسا و بریتانیادایانوە لە پەیوەندی لەگەڵ هاوکاری نەکردنی ئێرانە لە ڕەفتاری ئێران گرت و بە جۆرێک ئەمەوە دەگەیەنێت کە فەزایە کە بەخۆل لە دانوستانە پێویستەوە و متمانەیە کە بێت لە نێوان لایەنەکانە ئەو متمانەیە نییە. هاوکات لەگەڵەوەش ئاژانسی نێودەوڵەتی وزەی ئەتۆم ئەو ماوەیە بۆ چەندین جار ئێرانی تۆمەتبار کردەوەی کە بەهەرحاڵ هاوکاری ناکە و ئەو بابەتە تازەیەش کە تا ئێستا کە لەو ماوەیە سەری هەڵداوکە شوێنەواری یۆرانیەمیان لە سێ شوێنی دیکەدا دۆزیوەتەوە و ئێران لەدا ئامادە هیچ ڕوونکردنەوەیدا ئەمانە هۆکارە بۆ ئەوەی کە لە حاڵی حازرا بەپێی وتەی بەرپرسی سیاسەتی دەرەوەی ئەوروپا مذاکراتەکە یا دانوستانی وێن بگاتە بنبەست و لە هەمان کاتیشا پێم خۆشەوە بڵێم کە وڵاتانی ئەوروپای لە تەعامل لەگەڵ ئێرانەوە بەتایبەت لە تەعامل لەگەڵ دۆسیە ئەتۆمیدا سیاستەکان درێژکراوەی سیاست ئەمریکایە. ئەمریکاش لە ئێستادا ئەمێ پێم بڵێ
لە ئێستاە ئەستی متمانەی ئەوروپاییەکان بە ئێران چەندە؟ چەند متمانە بە ئێرانەکەن؟ شتەکە دوولایەنەیە، هیچ کام لەلایەنەکان متمانەیان بە یەک نییە. لە ئەوەی بەقەڵ بەڵێ وڵاتانی ئەوروپایی متمانەیان هەبێ بە ئێران وەنە ئێرانیشەوە متمانەیە. ئێران بە دوای کۆمەڵێک دەستەبەرە یا زەمانەت دەگەڕێ کە بارحاڵ پێم وانە نە لەلایەن ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکاوە نە لەلایەن وڵاتانی ئەوروپاییەوە ئەو دەستەبەرەی پێ بدرێت و لە هەمان کاتاوەکو لە وڵاتی پرسیاری پێشووشدا ئیشارەت پێ کرد پرسی دۆزینەوەی یۆرانیۆم شوێنەوەی یۆرانیۆم بە شوێنی دیکەدا کە ئێران پێشتر ئەمانەی ڕیپۆرت نەکردووە با ئاژانسی نێودەوڵەتی وزەیە چۆن ئەم نیگەرانیانەی زیاتر کردووە و لە هەمان کاتژا و داوای ئێران کە لە قسەی بەرپرسانی ئێرانیا دیارە کە داواکارە و کردوتە پێشمەرج و ئەوەی کە بارحاڵ دۆسیە ئەم دۆسیە تازیان بارحاڵدا بخرێت بۆی دانوستانەکان بڕواتە پێشەوە. ئەمەش لە خواندنی وڵاتیەوە داواکاریەکی ناباخولە و بۆیە ئەوەندەی دیکە سەزایەکی دروستکردووە کە لایەنەکان متمانە بە یەکتر نەکرد. کاک مادە هەر وەکو لە پێشەکی بەرنامەکەشدا ئاماژەم پێکرد، یەکی لە کێشەکانی ئەوروپا دۆسەی سوتەمەنیە. پێ وایە ئێران بتوانێت ئەگەر بێت و بگەنە ڕێکەوتن ئێران بتوانێت ئەو ئاستەکەمەی سوتەمەنی بۆ ئەوروپاییەکان پڕ بکاتەوە؟ لە ڕاستیا کاک بەڵام قەیرانی سوتەمەنی وزە لە وڵاتانی ئەوروپا بە تایبەتی دوای دەستپێکردنی شەڕی ئوکراینیا هێرشی رووسیا بۆ سەر ئوکراین ئەم قەیرانە هەتا دێ ڕۆژە دوای زیاتر دەبێتەوە و ئەمە ئیسەتمانەوە نەمانەوە قەیرانێکی جدیە لە ئەوروپا و بەرەوکی وڵاتانی ئەوروپایی گرتووە. ئێران دەیەوێت لەم کارتەی ئیستفادە کا بە تایبەت لە ئێستادا کە بەرەوەرزی سەرماچین و پێویستیەکان بە وزار لە وەرزی سەرما زیاترە بێ. ئێران دەیەوێت لەم کارتەی ئیستفادە کاوە پێی وایە وڵاتانی ئەوروپایی بە شێوەیەکی کاتیش بێ پاشەکشێ دەکەن لە هەندێک ویست و داواکاری خۆیان و هەندێک امتیاز بە ئێرانە دەن بۆ ئەوەی کە بۆشایە پڕ بێتەوە. بەڵام وڵاتانی ئەوروپای کەم پێم وانە ئەم شتەش بکرێت. وڵاتانی ئەوروپای تەنانەت ئەگەر ئەمەشکەن وزەی ئێران و بەقەڵ بەڵێ ئەو یارمەتی لە ڕووی وزەوە لە ئێران وەریگرن تەنیا شتێکی کاتی دەبەوە ناتوانێت چارەسەرێک پێ بۆ هاتاتایە. بەڵێ کاکمادە لەگەڵماندا بمێنەرەوە دەگەڕێنەوە بۆلات. ئەوروپاییەکان جەخت دەکەنەوە لەوەی نابێت ڕێگە بدرێت کۆماری ئیسلامی ئێران ببێت خاوەنی چەکی ناوچی لە کاتێکدا هاوپەیمانەکانی جیهانی ڕۆژاوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دەڵێن هەر وتوێژێک لەگەڵ ئێراندا بکرێ کارێکی بێهودە و بێئەنجامیشە. ناوبژیوانانی ئەوروپا پێشنیازەکانی خۆیان کردو و هیچ وەکارێکیش نابینن تا ئێران پەسەندیان نەکات. بەڵام پێویستە سەرنجیش بدەینە ئەوەی ئەم دۆسیەی لە ئایندەیەکی نزیکدا نابێت هەرچەندە بۆ ماوەیەک وەها دەردەکەوت. پشوو درێژین بەڵام ڕوون و ئاشکراشین لەوەی دەبێت ڕێگە نەدرێت ئێران ببێتە خاوەن چەکی ناوکی چونکە دەبێتە مەترسی بۆ تەواوی ناوچەکە و بۆ زۆر شوێنی تری جیهانیش. ئێستا کاتی ئەوەیە قۆناغی وتوێژە شکست خواردوەکان لەگەڵ ئێراندا تێبپەڕێنین. ئەو وتوێژانە هەرگیز ئەو ئامانجە ناپێکن تا ئێران نەبێتە خاوەنچەکی ناوکی. کاک مادەح بخۆ دەزانی ینی دۆسەی ناوچیەکە بووە بە کێشە سەرەکیەکە، بەڵام لای ئەوروپاییەکان دۆسەی موشکی باڵستیکی، دۆسەی پیشەسازی لەشکری ئێران، مەترسیەکانی ئێران لە ئاوی کەنداودا، ڕەفتارەکانی ئێران لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا، ئەمانە چەند گرنگی پێدەدەن ئەوروپاییەکان؟ کاک بەڵێ هەرو دەزان لە ڕۆژانی ڕابردووە تەشی ئوکراینیا ڕایگەیاند کە بارحاڵ درۆنێکی ئێرانیان کە زەکانی رووسیا بەکاریانێناوە سوێتە خوارەوە. لەمبارەوە ئەگاڵە لەبەر دوێنێ وەزارەتی بەرگری بریتانیا ڕایگەیاند کە ئەوان بەپێ معلوماتی ئەوان ئەم ئێران کۆریای باکوور یارمەتی لە ڕووی چەک و تەقەمەنیەوە بە رووسیاکەن لە شەڕی ئوکراینیا. لەم ڕاگە دەبێت بڵێم ئێران دەیە بە جۆرێک لە کارتی لەم شەڕۆک و کاتێکی استفادەکە بۆ شارێکی زیاتر بۆ سەر وڵاتانی ئەوروپایی و بیەوێت لەو ڕێگاوە بەرحاڵ وڵاتانی ئەوروپایی ناچار کا بۆی کە ئیمتیازی پێ بدەن. بەڵام پێم وایە ئەم پرسە ڕاستە بەشێکی سیاسەتی ئێرانەوەیە لە 2-3 ساڵی لە چەند ساڵی ڕابردووە بڵێن زیاتر لە 2-3 ساڵە ئەوەیە کە
بەرحاڵ ئاسایشی وزیان لە کەندا خستۆتە مەترسیەوە و بە جۆرێک نیگەرانەیەکی زیاتریان بۆ وڵاتانی ئەوروپایی دروست کردووە. بەڵام وڵاتانی ئەوروپایی پێم وایە دەمڕووەوە پاشەکشێ بکەن و کۆڵ بۆ ویست داخوازیەکانی کۆماری ئیسلامی بدەن. هەرچەند لە ڕوویەکی دیکەوە وەکو مەسەلەن هەندێک بەبارم تەکگرتن کە ئێران لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستا کردووە هاوڵاتیان لەم وڵاتانەی ئەوانەی کە ئایدنتیتی یا بەقەڵ دەڵێ سیتیزنی دوو وڵاتیان هەیە ئێران هەم وڵاتێکی دیکە لە بەبارم تەکگرتنی ئەمانە ئێران تا ڕادەیەک توانیوێت ئەم کارتە بەکاربێنێ و وڵاتانی ئەوروپایی بەتایبەتە لە ماوەی ڕابردووشا بینیمان لە دۆسیەی نازەنینی زاغرەی ڕادکلیفە بریتانیا ئەمتیازی بە ئێران داوە نەهایەتەن بەقەڵ دەڵێ لەم جۆرە پرسانەدا ئێران توانیوێتی گەمە بەو کارتانە بکە. بەڵام لە پەیوەندی لەگەڵ پرۆژەی سەربازی و ئەمنیەتیەکانی کۆماری ئیسلامیە لە کەندا و لە وڵاتانی دیکە ئەم پێم وانییە وڵاتانی ئەوروپایی بەرحاڵ لەو پێناوەدا ئیمتیاز بە ئێران بدەن چونکە ئەم پرۆژانە و ئەم چالاکیانی ئێران بە مەترسی بۆ سەر ئەمنیەت و ئاسایشی خۆیان دەزانن. ڕۆژاوە ئەوروپاییەکان ئەمریکا بەردەوام باز لە مافەکانی مرۆڤ دەکەن، بەردەوام باز لە بەها دیموکراسیەکان دەکەن، بەردەوام باز لەو بەها بەرزانە دەکەن کە بە پرەنسیپی خۆیان دایان ناون. بۆ ئەوروپاییەکان دۆسیەکانی مافەکانی مرۆڤ دەکەوێتە کوێی ئەو هەموو توێژانەی کە لەگەڵ کۆماری ئیسلامی ئێراندا دەیکەن. کاک بەڵەخۆت زانی سیاست بەرژەوەندی و بەرژەوەندی هەموو شتێک دیاریەکە. ئەم پێم وایە وڵاتانە بەرحاڵ ڕاستە کۆمەڵێک چەمچیان هەیە لە پەیوەندی لەگەڵ پرسی مافەکانی مرۆڤ لە میدیا و لەمانەدا بەرحاڵ باز دەکرێت و ئەوەشمان لەبیر بێ بەرحاڵ لە ساڵی 2011 ئێمە بایکۆتەکانی یەکێتی ئەوروپا لە پەیوەندی لەگەڵ پرسی مافەکانی مرۆڤ بەرامبەر بە کۆماری ئیسلامی ئەمانە هەموو هەنگاوی باش بوون و فشاری جدی بوون بۆ سەر کۆماری ئیسلامی و ئەگەر ئەم بایکۆتانە وەکو ساڵ بە ساڵ لیستەکەی زیاتر و ئیدامەی هەبێ بێگومان ئەمە هەنگاوی باشەوە کاریگەری دەبێت. بەڵام ئەوەندەی کە هەیە ئەوەندەی کە وڵاتانی ئەوروپایی و ئەمریکا و کۆمەلگانی و دەوڵەتی فکوسیان لەسەر پرۆژەی ناوەکی ئێرانە، فکوسیان لەسەر چالاکی سەربازیەکانی ئێرانەوە فکوسیان لەسەر پرسی مافەکانی مرۆڤ نییە. یعنی ئەم پرسە وای کردووە کە بەرحاڵ پرسی مافەکانی مرۆڤ بخرێتە پەراوێزەوە. ئەگینا پرسی مافەکانی مرۆڤ لە ئێران پرسێکی جدیە و پێشەرکردنی مافەکانی مرۆڤ لە ئێران ڕۆژ لە زیاتر دەبێت. بۆیە ئەگەر لە ڕوانگەی ئینسانیەکەیەوە چاودەکەین حەق وایە لەم پەراوێزخستنە دەربەهێشرێت. کاک مادەح دوا پرسیارم لەم بەرنامەیەدا بۆ خۆت دەزانی ئەگەر بێت و ڕێکەوتنی ناوچی بکرێ کۆماری ئیسلامی ئێران سوودمەندی یەکەم دەبێ بە تایبەتی لە ڕووی ئەو بودجە زەبەلاحی کە بۆی ئازاد دەکرێت ئەو پارانەی ئێران کە سڕکراون. ئەوروپاییەکان هیچ مەرجێکیان هەیە بۆ ئازادکردنی ئەو پارانە یاخۆ لابردنی ئەو سڕکردانەی کە لەسەر پارەکان هەن هیچ مەرجێکیان هەیە لەگەڵ ئێراندا کە بگوترێ دەبێت بەم شێوەیە خەرج بکرێ نەک بەوەی ئەو داهاتانە بدرێ بە پشتیوانی بە میلیشیاکان بەلایەنەتون ڕەوەکانی تر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. لەم بارەوە ئەوەندەی کە گوێمان لێ بۆ بەرحاڵ لێدوان و قسەکانی بەرپرسانی وڵاتانە ئەوە بووە بەردەوام ئێرانیان تۆمەتبار کردەوەی کە پشتگیری گروپە چەکدارەکانەکە، پشتگیری گروپە تندۆوەکانەکە لە لوبنان، لە سووریا، لە عێراق، لە زۆر وڵاتی دیکە. ئەمەمان گوێ لێ بووە بەڵام بە شێوەیەکی سەریح و شەفافە من نازانم بەش بەحاڵی خۆم لانیکەمەوە گوێم لێوە نەبووە کە بەرحاڵ مەرجیان هەبێ بۆ ئازادکردنی ئەم سەرمایە داراییە بلۆکەکراوەکانی ئێران. و لەم بارەوە ئەوەندەی کە هەیە ئێران ئێستا مەرجی داناوە بەرحاڵ تەزمینێک وەربگرێ یا گەرەنتیەک وەربگرێ کە ئەگەر بەرجام زیندوو بکرێتەوە ئەوە گەماروەکانی لەسەر نابچێ و لە هەمان کاتیژا بەرحاڵ لیستی سوپای پاسداران لە لیستی ترۆر بهێنێتە دەرەوە لە هەمان کاتە ئەو دۆسیانەی کە لەم جوایە بۆی کراوەتەوە دابخرێ. بەڵام بەش بە حاڵی خۆم پێم وایە ئەمانە لە ئێستادا دوورە لە چاوەڕوانی و ناگاتە جێک و ئەگەر ڕەوتی دانوستانەکان بەم شێوەی ئیستا ئیدامەی هەبێ هیچ دوور نییە جارێکی تر دۆسیە ئێران بگەڕێتەوە ئەنجمەنی ئاسایشی نەتەوە یەکگرتووەکان و هیچ دوور نییە جارێکی دیکەش گەماروەکانی نەتەوە یەکگرتووەکانی بگەڕێتەوە. کاک مادەح سوپاست دەکەم بۆ بەشداری لەم بەرنامەیەماندا، سوپاس و پێزانینم. سپاس بۆیەوە شەرش.
ئەلبەتە ئازیزانم سپاس و پێزانین بۆ هەمووان و دەگەڕێنەوە لای هێرۆ زەنگەنە و ساڵح دەمیجەر و درێژەی کورد کۆنێکشن پاش ئەم ناوبڕا. دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری. لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. پشتی دەستنیشانکردنە نوێنەرێ نوێیە ئەمریکا لە باکوور و ڕۆژهەڵاتی سووریە نیکۆلاس گرینگر ئۆپەراسیۆنێکە ئەمریکایە لە باکووری ڕۆژهەڵاتی سووریە دوێ مەهەیەدا لەسەر ئاستا سیاسی و ئەولەهیە زێدە بوویە. پامنێرێ مە لە قامیشلۆیە راپۆرتێک ئامادەکردیە. تەفگەرە دیبلۆماسی و لەشکری یا ئەمریکای لە باکوور و ڕۆژهەڵاتی سووریە زێدە بوویە. پشتی دەستنیشانکردنا نوێنەرێ نوێیە ئەمریکایش بۆ باکوور و ڕۆژهەڵاتی سووریە نیکۆلاس گرانجار تەفگەرە ئەمریکای لە باکوور و ڕۆژهەڵاتی سووریە دوێ مەهێدا لەسەر ئاستا سیاسی و ئەولەهی و لەشکری زێدە بوویە. ji aliyê diplomatîk de nûnerê Amerîkayê civînên cuda li gel hêzên siyasiyên Kurdên Sûriyê li dar xist. Di nav wan de hêzên Encûmena Niştimaniya Kurdî NKS û partiyên Yekîtiya Niştimaniya Kurdî PNK her wiha li gel rêveberiya Xweser û Mesedê civînên cuda hatin li darxistin. Berpirsê ofîsa ragandinê ya NKS Hesan Remzî ji dengê Amerîka re tekez gur nûnerê Amerîkî tekezî li ser diyaloga Kurdî û biryara navneteweyî ya 2254 kir. Birêz Remzî Azîn ziman got Kurdên Sûriyê jî piştgiriye didin hebûna Amerîkayê li Sûriyayê. هەبوونا دەوڵەتە ئەمریکی لەڤەرە مە و بە تایبەتی کوردستانە سوور و سووری تەڤایی یان ژۆژهەتە ناوی ئەم دەبینن گرنگی کەوێ هەیە و جێبای خدانەیە ژبەر هەبووناوێ ناسەقامگیری پەیدا دکەی ئەم دەبینن ملەتێ ئەمریکا و حکوومەت ئەمریکی دۆستی ملەتێ کورد ژبەروەیەکیژی چقەیسی هەبوون ئەمریکا دەڤەرێ هەبێ ویول قاسی سەقامگیریە پێک بێنێ لالیەکی din şopîner bawer dikir got bandora şerê Ukraynayê û li hevkirina navbera İran, Tirkiye û Rûsyayê de dihêle got Amerîka hewl bide bi rêka Kurdên Sûriyê alûziya Sûrî çarçoveya 2254 de bihêle. Got yekkirina Kurdên Sûriyê gava destpêkê ya yekkirina opozîsyona Sûrî bi giştî. Nivîskar û şorevekarê siyasî Sileyman Mahmûd vê yekê bawer dike. Yani dixwazin ew giyana astekê got îcakiriza Sûrî wek çareserî diplomasî jêrçêve be ne askerî. Tevgera Amerîkayê li ser asta leşkerî jî li herêmên Kurdê Sûriyê zêde bûye. Hefteya Borî fermandarê hêzên Amerîkî li Sûriye û Iraqê serdana kampa holê kir û bank li welatan kir got welatiyên xwe ji kampa holê vegerînin. Her wiha divê mehê de yekem car bû got hêzên koalisyona navneteweyî li gel Hesedê rahînanên leşkerî li nêzîkî sûnerê Tirkiyeyê li herêma Dêrîkê pêkanî. Tevgerên Amerîkayê li Bakur û Jilatî Sûriyê di demekê de ye got behsa kombûna rola Amerîkayê li Sûriyê tê kirin. Ev yek nîşan dide got tuneyeteke Amerîkayê ji bo vekşandineke bi lez tune ye. Zana Umer dengê Amerîka Qamişlo. Li bajarê Enqerê îro 35 rûniştina doza nivîskarê Kurd Musa Enter bû ku berî 3 salî li Diyarbekirê hatibû kuştin. Çavirê bû ku zelalbûna vê dozê derî li hin dozên din jî veke. Ji bo agahiyên bêhtir di vê derbarê de hewl didin ku niha peyamnêra me li Diyarbekirê Xecîcan ve ji kontrolê dibêjin bi me re ye. Dem baş Xecîcan kê li rûniştinê amade bû, çi hêvî hebûn û çi bû? بله سال سازی تشتكي بشرطم أزبل أنقرة مبلوغ خيرات وظيف شايفون من الدرابم كوري مساء أنتر دجلة أنتر هربسا كتشاي راشان أنتر لبدرابم وتجي parliamenterin hedefi و parliamenterek CHP هاتبون كو أب في بنجامين رمشنا دوزي دوز حذر سوزيرة دستيكر بو لأمد دستيكر حتى 2015 پاش صدمة أولهية دوزي آنين آخره ایرو چاوره بود بریاره کرد که بجبر کرد کشنا موسا انتر 30 سال در باستو دو 20 ماهی دا 30 سال تجد به جبر و ایرو ابوقاتان دو گوتون که یعنی کشنا موسا انتر فاینه مشهوده بله گمانبارکی هی 5 ساله هاته گرتن همی تیلدر موجود خارجیه کی بری اچاچیه کی پککی بریه وکی گمانبار ته اداد کرم لی اوجی 2015 ورده مخابن ناین محکمه جدور به ifade ده که ایروژی نهات بو نهات هنه اوته داد کرن لی بریاره کی در نکد ابوقاتان بالکشانده که
يعني 30 سال دوز تجربه او لسر مثلا دما دريج ورق قرتن جبروي ابو سلوكي محكمه اني زمانكو او دبيست يك مهيدا روشنا داوي ببين جبركو دبيست مهيدا سيمين سال دقرا كشنا مستعنتره وبفي يك جبركو بريارك نهات قرتن جبركو تقومان باركي راستخونا هات اشكره كرن وتوجي حميد يلدرم جي نهات دفاع كرن جبروي صدمه خطر يك فرماسانه كو دوز ولا قرتن ايرو شوف باريزان مافي مروفان شي فشتي دوزه داخلي فعل كمال مافي مروفان للشاخة عنكر النافندا إهادة الودر بالي دانسر في مثالي كوغوتن كشتين فايد مشهور ودوزن بيرانجي لازم كوكا سجن دش مروفاهي ورا يبكى يعني ورا لخاندن جبرو سدمي اب مثلا دمادريش جبرت نكن خطر دمادريش كدوز ورا قسم باور دكم بريارة دادگه دیاره يعني جبركو تفجر وإفادة حاكم دج خود دادر ل مستخویای دفستم 20 مهد پشت سال بگره کشنا مستعنتر اشکره بکن داوی انجام به دوزه جبركو سبش دوزه انکره آجیت مهیه خطر یک بیرنگی پیشوی دوزه اجی وجرا پیشه که دوزه مستعنتر کشتنکی سیاست فایده مجهول آراسی به دوزه جیتمه به حتی گریدن و سال درش تعداد کرن هیچ که مالباسین از بچم کسی که سال نوتی ده هستم کشتم سر به دوزه هبون یعنی بچم انجام به دوزه به آخوبت دوزه اندیشی لی وقتی که ایرو داخلیانی ایجاد دجهات دست نشان کرن او دزانم بجیار وره بسال کرن دوز وره گرتن لذا جی بجو که امدست جو تکوشنا خویا عدالتی بله بله پاملێرە با خەجیان فارخین گەلک سپاس بۆ دەمات. بەڵێ عزیزان بەردەوامین لەسەر بەرنامەکانی ئێستامان و پاش ئەم ناوبڕە دێینەوەلاتان. ساڵی داهێنان بەرنامەیەکی فەرهەنگی و هونەری بەشی کوردی دەنگی ئەمریکا. من ئاسۆ جەبار لە واشنگتن دیسیەوە هەردوو هەفتە جارێک دەبمە میوانی ماڵەکانتان لەگەڵمان. پاش سەرکەوتنی هاوپەیمانی ڕاستڕەوەکان کە بریتیە لە پارتی نەتەوەپەرستی دژە کۆچبەر لە سوید سەرۆگۆزیری وڵاتەکە دەستی لە کارکێشایەوە. سەرۆگۆزیری لە سەردەچوونی سوید مەگدەلینا ئاندرسن ڕۆژی پێنجشەمە نامی دەست لە کارکێشانەوەکەی پێشکەش بە سەرۆکی پەرلەمان کرد بە مەبەستی ڕێگە خۆشکردن بۆ پێکهێنانی حکوومەتی نوێ. لە ئێستادا چاوەڕوان دەکرێت سەرۆکی پەرلەمان کاتێکی دیاریکرا و دابنێت بۆ پێکهێنانی حکوومەتی نوێ پاش هەڵبژاردنەکەی ڕۆژی یەکشەمە. شی جینپینگ و ڤلادیمیر پوتین ڕۆژی پێنجشەمە لە شارێکی دێرینی ڕێگای ئاوریشمی ئوزبکستان کۆ دەبنەوە بۆ تاوتوێکردنی شەڕی ئۆکرانیا و گرژیەکانی سەر تایوان و قۆڵبوونەوەی هاوبەشی لە چین و رووسیادا. شی لە یەکەم گەشتی خۆیدا بۆ دەرەوەی چین لە وەتای دەستپێکردنی پەتای کۆرۆنا ڕۆژی چوارشەمە گەیشتە ئاسیای ناوەڕاست. تەنها مانگێک پاش ئەوەی پارتی کۆمونیست ئەو وەک بەهێزترین سەرکردەی چین لە دوای ماوتسی تۆنگەوە بچەسپێنێت. یۆری ئوشاکۆڤ یاریدەدەری سیاسەتی دەرەوەی پوتین ڕۆژی سێشەمە لە مۆسکۆ بە ڕۆژنامەنووسانی ڕاگەیان سەرۆکەکان هەردوو بابەتی کارنامەی دووقۆڵی و تەوەری سەرەکی ناوچەی و نێودەوڵەتی تاوتوێ دەکەن. گوتیشی باز لە بابەتەکانی ئۆکرانیا و تایوانیش دەکەن. سەرۆکی ئۆکرانیا ڤلۆدیمیر زێلێنسکی دەڵێت ناوچەکانی باکووری ڕۆژهەڵاتی هەرێمی خارکیڤ نزیکەی بە تەواوەتی لە دەستی سەربازانی رووسیا ڕزگار کراوە. لە گوتارە ڤیدیۆیەکەی پێنجشەمەیدا زێلێنسکی گوتی نزیکەی 400 نیشتەجێی ڕزگار کراون لەو کاتەوەی کیڤ هێرشەکانی بەرپەرجدانەوەی لە هەفتەی ڕابردوو لەو ناوچەیەدا دەست پێ کردووە لە کاتێکدا هێزەکانی رووسیا لە هەندێک ناوچەدا زیاتر بەرەو سنوور ڕۆشتون، بەڵام هێشتا رووسیا لە هێرشەکانی بەردەوامە. سەرۆکا کۆمسیۆنی ئەوروپی ئورسولا ڤاندەرلەین ڕۆژە پێنجشەمێ گەیشتە کیێڤێ و ji aliyê wezîra Ukrayna ya Ewropî ve Olha Stefanishina ve hate pêşwazîkirin biryara ku di nava rojê de ew bi serokê Ukraynayê Volodymyr Zelenskî ra hevdîtinekê pêkbîne tê çaverêkirin ku di civînê de li ser çawaniya yekgirtina Ukrayna û Ewropayê bi mebesta
پێشڤەبرنا ئەندامبوونا وڵاتی یوکرانایە بۆ یەکێتیە ئەوروپی وەرە گوت و بێشکردن بەرپرسێن یوکرانیا گوت کۆ زێلنسکی شەڤابووری ڕاستی ڕوودانێکی ترافیکێ بوو لێ تزیان نەبوون. بەێ هیرۆ ئەم دەزانن کۆ تەفگەرەکە وها ینی ئەم ببێژن ئەوروپی و ئەمریکیژی لە یوکراینە هەنە هەردەمەکی و دەمەکی هەن بەرپرس دەچێنج بوو و پشتگیری خوا نیشان بدن و ئوکرانایژی دۆزەوەیەکێ دەکە کۆ وڵاتین ئەوروپی و ئەمریکا بە تایبەتی ینی وڵاتین ڕۆژاوا پشتگیریە چەکداری ینی بەردەوام بکن دا کۆ بمینن لە وەکوێ بەرخوادانی بکەن. بەڵێ ئازیزان لێرەشدا دێنە کۆتایی بەرنامەی ئەمڕۆمان تا کاتێکی تر لەگەڵ سڵاوی من هێرۆ زەنگەنە و هاوکارم ساڵح دیمیجەر هەر شاد بەختەوەربن.